دووسێ خاڵی تریش باسەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵیانە ئەفەرمێ دوای ئەوەی ئەفەرمێ شەریک بۆ خوا قەرار نەدەن بە هیچ شێوەیەک ئەمجا ئەفەرمێ دزی مەکەن. تەماشاکەن خۆشەویستەکانم، دزی مەکەن. خاڵی دووەم، چونکە دزی ئیتر سەرەکێشێ بۆ شتی تر. ولا تزنوا داوێن پیسی نەکەن. ولا تقتلوا أولادكم مناڵەکانتان نەکوژن لە ترسی برسێتیە، لە ترسیەوەی کە وەڵام من ناتوانم پەروەردەیەکەم. مناڵ جاران مناڵ هەروە زیندوێتی ئەیان کوشت، ئێستا بە زیندوێتی نایکوژن، یعنی بە لەدایک بوون ئەیان کوشت، کچ بواە ئەیان کوشت، زینە و چاڵیان نەکرد. ئێستا ڕێگای تر پیا بووە، هەر جارێکان دوو مانگ و سێ مانگ و چوار مانگە لەسکی دایکە دەرزێکی لێدەن لە بارێخەن. طبعا ئەویش هەر کوشتنە، قەسەم بەخوا هیچ فەرقێکی نییە لەگەڵ ئەو کوشتنەی ترە. بەس چی ئەو مناڵە لە ناو سک دایکە و شاری هاتووە هە لە دەرەوە، هیچ فەرقێکی نییە. مناڵە تەواو تازە بووە، یا لە ئەوڵ مەیڵە مناڵ ببێ یا بوو تازە نابێ لە باری بخەی بە هیچ شێوەیەک. ئەمجا ولا تأتوا ببهتان تفترونه بين أيديكم وأرجلكم. ئامان ئاگاتان لێبێ بوختیان بۆ هیچ کەسێک هەڵمەبەسن. خەڵکانێک ئاگایان لە خۆیان نییە تۆ تهمەتی داوێن پیسی ئەدەیتە پاڵیان. ئاسێت کە ئەمڕۆ لەم زروفەی خۆمانە چەند زۆرە. ئەڵێ کابرا هەر بە زەلامێک دوو جاردای بە کۆڵانێکە یەکسەر بوختیانێکی بۆڵە بەسن. ئافرەتێک مەسەلەن بە شتێ بە شێوەیەک بوختیانی بۆڵە بەسن. طبعا لەم گەڕەکەی خۆمانە زۆر ئەم شتە هەیە، بۆیە باسیەکەم و تەکیدی لەسەرەکەم بیستمە تۆ خەبەر ئەگا پێم. لە هەر لەم کۆڵانانەی لای خۆمانە جاری وا هەیە بوختیان بۆ ئافرەتێکە لە بەسرێ، جاری وا هەیە کەسێکی خزمی خۆی بامێکی یا خاڵێکی ڕاتە ماڵ بوختیانی بۆڵ پیاوێک ڕۆی ماڵیانەوە. طبعا ئەوە زۆر خەتەرە، تاوانی زۆر زۆر گەورەیە، لەگەڵ ئەخلاقی مسلمانە بە هیچ شێوەیەک ناگوجێ، لەگەڵ ئەخلاقە سەرەکیەکانە سەرەتایەکانە کە بنەمای کەسایەتی مسلمانی لەسەردا ئەمەزرێ. ئەمجا خاڵێکی زۆر گرنگیان فێرەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ولا تعصوني في معروف. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ بە هیچ شێوەیەک ئێوە ئەوەی مسلمان بێ نابێ معسیەتی پێغەمبەر بکات صلی الله علیه وسلم. بەڵام نقطەیە مهم ئەخاتە پاڵی، ئەفەرمێ لە معروفە، لەو شتانەی کە شەرعین، لەو شتانەی کە لەگەڵ شەرعا گونجێن کە خوا ئەفەرمێ. خۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم هەرگیز شتێک ناکا کە خوا نەفەرمێ. ئەو پێغەمبەری خوایە و بدینی خوا بە جوانیش ئەگەیەنێ. ئەی بۆ وا ئەفەرمێ؟ بۆ ئەفەرمێ ولا تعصوني في معروف، هەنەی فەرمووە ولا تعصوني. خۆ بیفەرموایە ولا تعصوني زۆر تەواو بوو، بس ئەفەرمێ في معروف بۆ ئەوەی فێرمان کە هیچ کار بەدەستێک لە دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم، حتى ئەبوو بەکر، حتى عومەر، حتى عوثمان، حتى عەلی و ئەوانەی پاش ئەوانیش، و هیچ عالمێک هەر لە عولەمای سەحابەوە حتى ئەگاتە عولەمای ئێستا نابێ ئینسان گۆڕایەڵی ببێ بڵێ وەڵام من گۆڕایەڵی ئەوم ئەگەر شتی ناشەرعی بڵێ. ئەمە فێرکردنە بۆ ئێمەی مسلمان. هەر کاتی هەر کار بەدەستێک، هەر کار بەدەستێک چەندێ پلە و پایەی بەرز بێ، و هەر عالمێک و هەر مەلایەک و هەر زانایەک چەندێ پلە و پایە بەرز بێ شتێکی ناشەرعیان وت، تۆ تەنها لە تاعەک لە معروفەکەی بە قسەیەکەی، لەوەکەی ترا بە قسەی ناکەی و ئەڵێی من مەعسیەتت دەکەم مەقسەد ناکەم. ئەمجا لە کۆتاییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر ئەم خاڵانە سیرکەن، چەند بە کورتی و چەند بە کورد، یعنی وەکو بڵێڵێ وە کورتی وە کوردی، جا بە کورتی و بە عەرەبی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند خاڵێکە تر زۆر نییە بۆ ئەوەی هەمویان لەبەری کەن و هەمویان جێبەجێ بکەن، و ئەگەر جێبەجێ بکەن ئیتر کەسایەتی تەواوی مسلمانیان بۆ دروستە بێ. فمن وفى منكم فأجره على الله ومن أصاب من ذلك شيئا فعوقب به في الدنيا فهو كفارة له. هەر کەسێ ئەگەر ئەمانە جێبەجێ بکە ئەوە ئەجر و پاداشتەکەی لەکوێیە خۆشەویستەکانم؟ یعنی ئەجر و پاداشتی ئەمانەی کە هاتوون بەیعەت بە پێغەمبەر دەدەن صلی الله علیه وسلم، لە کاتێکە پێغەمبەر زۆر پێویستی پێیانە، بەڵام ڕاستیەکە خاتە بەرچاویان. ئەجر و پاداشتی ئێوە ئێستا هەرچی حزبی دنیایی هەیە، هەرچی ئەم ئەحزابانە هەیە لە دنیایە کە خەڵک بانگەکەن بۆ لای ڕێبازەکانیان، یەکسەر ئەڵێ ئەگەر تۆ هاتیتە ناو حزبەکەمەوە بووی بە ئەندام، من ئەمەت بووەکەم ئەمەت بووەکەم ئەمەت بووەکەم، یعنی شتی دنیایی، پارە، دەسڵات، ئەمن و ئەمان دنیات بۆ ئەڕازێنێتەوە، نایە لێ نازانم چی بین، یعنی ئیتر ئەو شتانەی کە لە دنیا هەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەی پێوتن بەرنامەی ئیسلام جیاوازە لەگەڵ هەرچی حزبی دنیایی هەیە، زۆر جیاوازە، هیچ وعدێک نییە، ناتوانیە وعد بدا پێغەمبەر صلی الله علیه وسلم بە یەکدان. خۆ لەوانەیە دەسڵات و پارە و نازام چیش دەستکەوێ، لەوانەیە ئەمانە دەستکەوێ لە داهاتووە،
بەڵام وەکو وعد پێغەمبەر صلی الله علیه وسلم ناتوانێت بیدا یەک وعدەدا ئەگەر ئێوە ئەمانەتان جێبەجێ کرد تۆ ئەبێ چاوت لە یەک شوێن بێ نیشتمانە ڕاستەقینەکەت کە بەهەشتە هەر کەسێ ئەمانە جێبەجێ بکە پاداشتی لای خوای پەروەردگارە کە بەهەشتە بەس هەر کەسێ ئەمانە جێبەجێ نەکا یان یەکێ لەمانە جێبەجێ نەکا لەوانەیە خوای تەعالا يعني مثلا یەکێک ئەگەر دزی کرد یان یەکێک ئەگەر زینای کرد جگە لە شیرکەکە چونکە شیرکەکە لێخۆشبوونی نییە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ إن الله لا يغفر أن يشرك به خوای تەعالا بە هیچ شێوەیەک ڕازی نابێ کەس شەریکی بۆ قەراردا بەس جگە لەوە ويغفر ما دون ذلك لمن يشاء ئەگەر خوای تەعالا ویستی لەسەر بێ لەوە کانی ترە ئەگەر ئینسان تووشی گوناحی دزی هات یا تووشی گوناحێکی ترە لەمانە ئەگەر تۆبەی کرد لەوانەیە خوای تەعالا لێی خۆش بێت تۆبەکەی قبولکە لەوانەشە خوای تەعالا عقوبەی بدا لەسەر ئەو گوناحەی کە کردوێتی دوای ئەوە لێی خۆشە بێت جارێکی تر جا ئەمە زۆر گرنگە ئینسانی مسلمان بیزانێ ئەمە بەیعەتی یەکەمی عەقەبە بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو 12 سەحابە وەریگرت تەماشاکەن خۆشەویستەکانم ئێستا بیرێ بکەنەوە لە خوتبەکانی پێشوو قەومەکان ئەیانوت ئەگەر ئێمە شوێن تەکەوین ئێمە پەیمانت پێ ئەدەین ئیسلام ببین و پەناتیش بدەین بەڵام بە مەرجێ لە دوای خۆت دەسڵات بۆ ئێمە بێ یعنی بە تەماحی دەسڵات پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووینە لە کاتێکا کە پێغەمبەر زۆریش پێویستی پێ بە وەسع بۆ ئەیتوانی بیان خەڵەتێنێ زمانێ بیان گرێتە دەمەوە بەڵام ناکرێ ئەم یعنی شت لەسەر ڕاستی لەسەر ئەساسی ڕاستی و ڕاستەقینەی بنا ئەکرێ بە فرت و فێڵ و ئەمانە نییە لە ئیسلام ئەو شتانە نییە خۆشەویستەکانم ئێوە هاتون بۆ مزگەوت نابێ بە تەمای ئەوە بن هەر هاتن بۆ مزگەوت فەلاحە ومێدی بێ بڵەوە ئەتە دەسەکەم بە نوێژ ئەچم بۆ مزگەوت بەشکوتر خوا باران بارێنێ نابێ بە تەماحی بارانەوە بێ بۆ مزگەوت کابرا دڵی هاوە کچێکەوە هەرچیەکە باوکی کچەکە پێی نادا ئیتر دەسەکە بە نوێژ ئەڵێ با نوێژەکەم و شەو نوێژیەکەم بەڵکو خوا دڵی باوکی نەرم کاو کچەکەم بدەنێ نابێ بە تەماحیەوە نوێژ بکەی ئەگەر بەو تەماحانەوە نوێژ بکەی ئەو نوێژانەت هیچە ڕۆژوو بە تەماحەوە بیکە هیچە زەکات بە تەماحەوە بیدەی هەنێ کەس لەوانەیە زەکات بۆیە بدا بێژە پاپارەکەم بەرەکەتی تێ بکەوێ ڕاستە زەکات بەرەکەتە خاتە ناو پارە بەس تۆ نابێ بەو تەماحەوە بیکەی تۆ ئەبێت تەنها یەک مەبەستێک پاڵت پێوە بنا کە هاتووی بۆ مزگەوت کە ڕێی خوا ئەگریتە بەر ئەویش ئەوەیە کە بەهەشت إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة يك يعني خوای تعالى ماڵ و مناڵ و هەموو شتێک لە ئێمە ئەسێنێتەوە یەک پاداشی بۆ داناین ئەویش چییە؟ ئەویش بریتیە لە بەهەشت